هەواڵەکانی توندوتیژی و کوشتن مانشێتی بەردەوامی میدیاکانن، هەندێک جاریش ئامارەکان دوورن لە ڕاستیەوە. دۆخی سیاسی ناهەمواری کوردستان کاریگەری نێگەتیڤی هەبووە، فاکتۆرێک بۆ زیادبوونی توندوتیژی. دامەزراوەی بین وەک یەکێک لە بنەماکانی هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی پەیوەندیدار بە جەندەر خۆی بە بەرپرسیاری دەزانێت بەرامبەر بڵاوکردنەوەی وشیاری. ڕووبەڕووبوونەوەی نەهێشتنی ئەم دیاردە نەخوازراوە ئەگەر بەردەوامی هەبێت وێنە و ڕووبساری کۆمەڵگاکەمان ناشرین ئەکات و هەنگاوەکانی بەرەو پێچوونی دیموکراسیە دوادەخات. ئەرکی هەمووانە ڕووبەڕووی ئەم دیاردەیە بۆستینەوە، پێکەوە لە پێناوی یەکسانی و ئاشتی کۆمەڵایەتی کار بکەین، هەوڵی نەهێشتنی هەموو جۆرەکانی توندوتیژی بدەین، هەوڵ بدەین بۆ جێبەجێکردنی بنەما یاسایەکانی دیموکراسیەتی. ئێمە لە بێم فاوندیشن لە سۆنگەی ئەوەی کە کەس ناتوانێت هەموو شتێک بکات، بەڵام هەموو کەسێک ئەتوانێت شتێک بکات ئەگەر شتەکەیش کەم و بچووک بێت. ئەمانەوێت هەڵسین بۆ ئەرکەی لەسەر شانمان. دووبارە سپاس و بەخێربن. ئێمە لە 10 ساڵ پێش ئێستا گروپێکمان هەبوو بە ناوی گروپی ژیان کە ئێستا هەندێک لە بەڕێزانەی لێرەوە خۆی ئەندام بوون، بەشدار بوون لە کار و چالەکیەکانمانە، هەر بۆ مەبەستی کوشتنی ژنان بوو بە ناوی شەرەفەوە کە ئێمە چۆن ئیش لەسەر ئەوان بکەین و دانکۆکیان لەگەڵا بکەین. ئەو کاتە پەیوەندێکی باشمان هەبوو لەگەڵ ئەندام پەرلەمانەکانە و هاوکارمان بوو لەگەڵ دۆسیەکانی ژنانە لە بەردەم پەرلەمانە چەندین کەمپین و چالاکی شەو خونیمان کردووە لە بەردەم پەرلەمانە. ئەو پۆلسانی کە ئێمە ئەو کەسانی تیانێژین ئێمە پیاوێت بێکەسوکار ئێمە بێکەسکارەکان ئەو جەرازانی کە پزیشکیدا لەوەری هەبێت هیچ تێلەفەرێک نازانین، بەس ئەوە ئەزانین مەسەلەن مناڵە پیاوە ژنە ئاخرەتی بۆ بابکەین بۆ شتەکە و کەفنگردنەکەی پیاویشە پێی بۆ بابکەین بۆ بۆشایی یاسایی هەیە وەکەوتی هەیە لە یاساکانە و ئەوەی بۆ ژنان فراوەی هیچ یاسایەکی تایبەت نییە بە ژنان بۆ بە مافەکانی ژنان بۆ پاراستنی ژنان یاسایەکی تایبەت نییە. لە یاساکانی ترە بۆربوون لە یاسای بەرگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ئەوە لە چارچێوەی خێزانە هاتووە و زۆربەی ئەو توندوتیژیانە خۆوانی بینین بەرامبەر بە ژنانەکرێت و لە یاسای ئەحوالی شەخسیە کە یاساکە تایبەتە بە خێزان و باری کەسێتی یاساکە ئەوەش پەیوەندی بە ژنانەوە هەیە لەو یاسایە، بەڵام یاسایەکی تایبەتمان نییە بۆ بێگومان ئەم یاسایانە کەم و کوڕیشیان تایە. جەنازەیەکمان هەیە میگەشین ئێمە هیچ تەفاسیلێک نازانین لەبارەیەوە، بەس ئەمە چیە کتابەکە وەرەگرین کەوا دادوەر هەرای